يارانە کوردەوار وەختتان وەخێر ئومیدوارم لە هەرکوێ هەن ساق و سەلامەت بن. ئێمە لە مەتنی ڕاپەڕینی کوردەواری سربەخۆ ئاخرین تەحوڵاتێک کە کۆرپۆرێشنەکان و نووسینگەکانی دەوروبەر کە سەرزەمینی کوردەواریان تەقسیم کردگە لە بینە خۆیاناوە ئینسانە کوردیان بەرەو هەڵدێر بردگە بەڕەسی ئەەکەین بۆ خاتری ئەوەی کە ئەم ڕەوەندە تاریخیە لە داڕمان و دواخستن و نابودکردنە سەرزەمینە کوردەوار لە زەرفە 250 ساڵە ڕابردوو تا بە ئیمڕۆ بەردەوامە. ئەگەر تا دوێکە لەم سەرزەمینە ئێمە هەیکەلە کوردی ڕەنگی نەبوو و دەنگی نەبوو، ئیمڕۆ ئەم ئتفاقە گۆڕیاگە و دەبێت یارانە ڕاپەڕینە کوردەوارە سەربەخۆ، سەرسواران و سەریاران ئامادە بن و بزانن کە نظامە سوڵتەی جەهانی لە پێدا نەنیشتگە و هەرچی ڕۆژە جامعەی ئێمە و کۆمەڵگای ئێمە زیاتر لە ماهیەتە خۆی لە وجودە خۆی دوور ئەخاتەوە. بۆ ئەمە لە تەمامی کەرەسەکان کە لە بەری دەسێتی استفادەی کردگە بزانن ئەم ئەخبارانەی کە ئێستا دێتە دەرەوە لە زەرفە دوێشەوە دا لەبەر حرەکەت پێکردنە نیرویە پێشمەرگەیە گەڵدەڵپنە بارزانی لە بەرامبەرە حکوومەتە عێراقیە کە گەرە کەسی وابی خاتە ناو زەهنە ئێوە کە بارزانی و حکوومەتە عێراقی تەکە یەکتریا فەرقەکەن و فەرقێکی ئەو تۆیان هەستەکە یەکتریا کە ئەنەهوو بارزانی حکوومەتە عێراقی نییە کە ئەنەهوو هێزە پێشمەرگەیە گەڵدەڵپنی بەشێک لە وزارەتە دفاع عێراقی نییە و بۆ پاراستنە نووسینگەی عێراقی هەیکەلە عێراق مەفهومە عێراق و چمکە عێراق دروست نەکریاگە یا ئەوەی کە کاورای بنەجوولەکەی سپێونە تەریقەتە قادریە عنتەرەکەی دەسە جوولەکە کەوتکەسە عنتەریات و هەڵ ئەخاتۆ و فراخانە دەراویشە بۆ گەن ئەدات بۆ کوێ بۆ جەمبوون و کۆبوونەوە لە تەکیێ قادریە لە حەلیمە کوردستانە. هاوکات لەگەڕەوە دەستوراتە وەزارەتە ئەوقاف بۆ جوابدانەوە بە فیلمە تەوەکولێک کە سپای پاسدارانە جمهوریە ئیسلامیە ئێران کۆرپۆرێشنە جوولەکەی ئانووسیە یەهودیە جەهانی بۆ خاتری ئەوەی کە زەهنیەتە ئینسانە کوردی و فەزای سیاسیە کۆمەڵگای کوردەوار بە تەورە مطلق بشێوێنن و تۆ نەزانی لەگەڵ کیا تەرەفی و تۆ نەزانی چه ئەتفاقێکت بۆ کەوتگە. من ئەوە بە یاران بێژم وەختێک لە تەلاشێکی مستەمەڕە بە تاریخسازی بە جەعلیاتە معاسرە 250 ساڵە محاولەیان کرد کە سەرزەمینە کوردەوار تەبدیل بکەن بە کوردستان. کورد لە هەیکەلە جیهانبینی فەلسەفە و خسڵەت بیگۆڕن بە قەومە کورد و لە کنارە ئەمە هەر ئەم پەیکەرە قەومیەش نابود بکەن تەمهیداتێکیان گرتە بەر کە من ئێستا بە وردی بەحسی ئەەکەم تا ئێمە بزانین دەستوراتە کارە ئایندەمان چییە. بزانن تەنیا ئومەتێک لە ناوی ڕۆژهەڵاتی ناوەڕاستە پۆتەنسیەڵی دروستکردنی ئیمپراتوریەتی هەس کوردە. بۆ چون دوژمنانە ئێمە غەڵەتێکی گەورەیان کرد لەبەر قەبارەیە گەورەیە سەرزەمینە کوردەوار و ئومەتە کوردی ئومەتێکیان شەق کرد و قەومێکی 50 ملیۆنیان دەرهاورد. ئەم قەومە 50 ملیۆنیە ئێستا 60 ملیۆن 50 ملیۆن 40 ملیۆن هیچ نەبێ یەک بەدە بیگرین ئەم ڕەوایەتی کوردی قەومیە یا کوردبوونە قەومیەی 5 ملیۆنی باوەڕی کردگە. ئەگەر 45شی باوەڕی نەکردگە خۆی بە تورک و بە عەرەب و بە ئێرانی ئەزانێ بەڵام 5 باوەڕی کردگە. ئەم 5 هێزە قودرەتمەندە ئێمەس کە پۆتەنسیەڵی دروستکردنی ئیمپراتوریەتی هەست. بزانن هەر ئەم کوردە قەومی ئیتنیکیە مەشروعیەتی هەست بەغا بگرێ، ئەنکارا بگرێ، تاران بگرێ و دەمەشق بگرێ.
ئەم وەزئیەتە هیچ کام لەو ساختەکانە ترنیانە. ئێرانی کە مەوجود نییەوە مەفهومێکی ئینتزاعیە. تورک هەیکەلێکی قەومیە بەرساختەیە جوولەکەس و ناتوانێ بە عنسوریەتە قەومی دەست بکێشێ بەسەر خاوەرەمیانە. لە کناریە دوو وڵاتە ساختەیە عێراق و سووریە هەیکەلانە فەیڵد ئستەیتە نظام سڵتەی جەهانی. با بزانە نظام سڵتەی جەهانی وەختی دوو دەوڵەتی یەهودی دروست کرد، دوو نووسینگەی کۆرپۆرەیشنیە یەهودی دروست کرد، یعنی تورکی و ئێرانی، لە کناریە ئسالەتیدا بە ئەم دوانە ما بەقیە، یعنی سووریە، ئوردن، فلستین، عەرەبستان، ما بەقیەیە ئەمانە فەیڵد ئستەیتن. بزانن لەو ڕۆژەی ئەم فەیڵد ئستەیتانە دروست بوون تا بە ئیمڕۆ یا ئینقلاباتە عەسکەریە و کودەتاس یا شەڕە لەناوە ئەمانە و سەقامگیر نەبووگە هەیکەلە ئەم دەوڵەتانە بە تایبەتی کۆرپۆرێشنە عەرەبیەکان سەقامگیر نەبووگە. وەلی دوو هەیکەلە، دەوڵەتە جوولەکەی ئانوسیە ئێرانی، دەوڵەتە جوولەکەی خەزەریە دۆنەمیە تورکیە، بە قدرەت خۆیان و لەوێ ماگنۆ چون دوو دەوڵەتی یەهود جەهانین بە تایبەتی دەوڵەتە ئێرانی، بە تایبەتی کۆرپۆرەیشنە جوولەکەی ئێرانی ئانوسی. ئێستا ئێشێ ئێمە ئەم ڕەوەندە تاریخیە بەڕەسی بکەین تا بزانین بۆ تەنیا ئێمەی کورد پۆتەنسیێڵی ئیمپراتوریەت سازیمان هەست کە دووبارە سەرزەمینە کوردەوار بە قەبارەی تاریخیە خۆی دەربێرینەوە و هیچ کەسی تر نیێسی. بزانن تەمامی ئێرانیەت یعنی سیستەمە دەوڵەتە ئێران، تەمامە ئێرانیەت یەک نەفەر لەم سەرزەمینە هویەتە ئێرانی نییە. کابرا یا بەلوچە یا گیلەکیە یا مازەنیە یا تالشیە، کابرا یا لۆڕە یا لەکە، یا ئەوەی کە بە نەجوولەکەی ئانوسیە یا پارسیە هاوردەی هەندیە کە فاحشەگانە تاریخن. و ئەمما دەوڵەتە تورکی چێشتە مەجەوەرێکە لە مشتێ بولغار و هۆنگێر و یعنی هونەکان، هەنگێریا یعنی مەجارستان، و یونانی و چەرکەس و لازە بێهویەتێ کە بە زوان تەنیا عنسوریان زوانێکی حرامزادەی یەهود ساختەس بە ناو زوانێ تورکی، کەلەمەیە تورک ساختەی دەسە یەهودە، زوانە تورک ساختەی دەسە یەهودە. تەوەجۆ فەرمون. خب ئێستا بابین بزانین ئەمیانە چۆن داڕشتگە کە ئێمە بە ئەمە گەیگین، بەم وەزئیەتەی ئەمڕۆ گەیگین، بۆ تەمامی قدرەتیان بەکارتێرن ئینسانە کوردی لە وجودە خۆی دوورکەنەوە، لە ماهیەتە خۆی دوورکەنەوە، لە هێزە خۆی دوورکەنەوە، لە دەسەڵاتە خۆی دوورکەنەوە، لە تاریخە خۆی دوورکەنەوە و لە کوهەن ئولگووەکانی یعنی ئایدیاڵە کۆنەکانە تاریخیە خۆی دووری خەنەوە تا بتوانن بە سوورەتە مطلق کورد بوونە مەسئلەیەک بەناوە هاڕیاگی کۆیلێتی کەچی کە سەرزەمینە مەوعودە جوولەکە لە دڵ قەبارەی ئەم کوردەوارە دەربێرن. خب ئەم اتفاقاتەی کە ئەمڕۆ ئەکەوێ و من لە دیبەیتەکەی پێشووترە لە گزارشەکە کە لە مەلا کەمتیار کریا بوو، مەلا بەختیار کریا بوو باسم کرد، دەوڵەتە یەهودە ئێرانی ڕەوایەت ئەگۆڕێ، دەوڵەتە یەهودە ئێرانی چیرۆک ئەگۆڕێ، دەمامەک ئەگۆڕێ، هاوکاتە کە ئەوە ئەقمارە جوولەکەیە دەوڵەتە ئێرانی ئێشێ ڕەوایەت بگۆڕن. خب بۆ ئەمە ئێشێ ئێمە چی بفەهمین؟ بزانە ڕاپەڕینە کوردەوارە سەربەخۆ وتی کورد نەک ئومەتێکی دواکەوتک بەڵکە دواخریاگە. ئێمە نەک ئەوەی کە ئەقڵمان قەتیسما و لە وڵاتانە غەربی بەجێماین، بەڵکو بەجێیان هێشتین، ئاگادار نەبووین کە بەجێیان هێشتین، کەرتمانیان کرد، تەفرەقەیان دروست کرد، سوارە مل ئەم جامعە بوون. بەچی؟ بەهێدی، بە نەرم یەواش هاتن و ئەم سەرزەمینە ئێمەیانە داگیر کرد. چه شکلی؟ تمام سنة كردي والنريت كردي كمتبلور بو لدولة حقيقية كردية
ولا بارقا كان دولة حقيقية كردية كلا إرادة إنسان كردي ولا فلسفة إنسان كردي هاتوا درو مطالبيان سواريان كرد يعني شون يعني سنتي تريان هاورد سنتي تريان هاورد وبقدرته سوار سنة كرديان كرد إنسان كردي سريري شوية لطريقة شي وهاتن لدروس كردن تاريخ مزورة دروزنانه بدروس كردن دو إمبراطورية صفوي وعثماني بدروس كردن تاريخ جعل الشر تشالدوران كي ساخته ليودوا أمانة هاتن بدروس كردن بقى دقادار يعني تو وقت زومو تيرو خيلو أمان تبو أمانة هاتن عيلو عشيران بود دروس كرد عيل وتيان كلمة تركية ومغولية عشيرة كلمية عربية بو خاطري وي حملة دو قوم عرب ومغول بو سر كردوارا بسبينن لذا ام دوشانه هاوردنا وكرد پس امان تيرو زومو خيليان غوري بچي بعشيرو بعيل بو ام عشيرتو عيلانه سريان دروس کرد هاتن لهر چوار هوزو زومو تيره يك دانا عيليان دروس کرد وكو عيل سنجابي سرانه امانه لطي 200 ساڵە گوزەشتە بەرساختەکان دەس نظام سڵتەی جوولەکە بریتانیایی وە کنیسە و کلیسا بوون لەبەرامبەر کیا لەبەرامبەر هەنێک بارەگای بەجێماگ دەوڵەتە کوردی کە بردیانە ناوە محاقێک و شێوەندیان لە یەکتری و لەزا کۆمەلگای کوردەوار شێرازەی لەدەستدا چون ئامادەی ئەم جۆرە حملەی سیستەماتیکە نەبوو کۆمەلگای کوردەوار ئامادەی حملەی نظامی بوو بەڵام حملەیەکی بە تەمامە قودرەت اجتماعی فەرهەنگی و سازماندەهی کریاک کە دەست بواتە ناوە دڵە جامعەیە کوردەوار خەڵکی کوردەوار لێی ئاگادار نەبوو و ئەوانەی کە لە دوای ئەم دەوڵەتە تاریخیە کوردیە هاتبوون ئامادەگیان نەبوو لەگەڵ ئەمە ڕوبەڕووبوونەوە و بڕێک لەوانەی کە هەیکەلە دەوڵەتە کوردی بوون چوونە ژێرە هێژمۆنیە ڕەوایاتە جۆرا و جۆرە دەوڵەتە جوولەکە خب چه اتفاقێکە و لەم سەرزەمینە ئێمە ناگەهان لەولاوە بە زوان دین ئەدیانە منشەق بووگە لە ڕەوایەت جوولەکە وەکو ئیسلام وەکو تەسەوف جۆرا و جۆر کە لە ناو دڵە ئیسلامە هەڵئەسێتۆ لە سەرزەمینە ئێمە گەمارۆ دەریا تەکیەکان کریانەوە تەکیەی تەریقەتەکانە قادریە نەقشبەندیە لە کنارە ئەمە بەکتاشیە عەلەویە تەکیەکانە یەزیدیە و ئیزەدیە تەکیەکانە عەلیوڵاهی تەکیەکانە حەیدەریە تەکیەکانە مشەشعیە تەکیەکانە ئاتەشبەگیە تەکیەکانە نعمەتوڵاهیە و گونابادیە و ئەنواع و ئەقسامە تەکایایە مختلف تا بابیە و تا ئیسماعیلیە و تا بەهائیە ئەمانە گشتیان ارتباطیان هەستەکە یەکتریە با بزانن لە خاندان عەلیوڵاهی تەکە تەریقەتە نەقشبەندیە ژن و ژن خوازیان هەست تەکە تەریقەتە قادریە ژن و ژن خوازیان هەست لە بەهائیەت گرتگە تا ئیسماعیلیە ئەم خاندانانە تەکە یەکتریە ارتباطی تەنگاتەنگیان هەست ئەمما لە کنارە ئەمە لە پەیکەرەی بەجێماگە کوردیە کە دەستکاری ئەکرێت و عێڵ و عەشیرە دروست ئەکرێ ئەو وە خێڵ و تیرە و تائیفە و هۆز لەبین ئەچێت ئەو جار ئەتەفاقێکی تر ئەکەفێ ئیدەیەک بەگە دەگادارە بۆ دروستەکەن ئیدەیەک پاشاد بۆ دروستەکەن ئیدەیەک دەوڵەت بۆ دروستەکەن خب هەر ئەم ساختارە کە موفق ئەوێ هەیکەلە کورد و دەوڵەتە کوردی بشکێنێت لە پرۆسەسە 200 ساڵە دووبارە بڕ ئەخوا لەبەر خاتری ئەوەی کە چه ئەتەفاقێ بکەفێ تەمامە قەوامە جامعە ئەو جێگانەی کە هەنێک نەفەس ئەکێشن بەناوە ئیدەیەک ڕئیس هۆز و ئیدەیەک ڕوئەسای خێڵەکان ئەوانەی کە هەنووز بەرساختەنیەن لەگەلە کۆمەی ڕئیس هۆزە بەرساختەکانە لەبین بچێ و لە دروستکردنە تەفرەقەیە فیما بەینە ئەمانە بەرەودانانە تعریفکردنەوەیە کۆرپۆرێشن بڕۆن خب ئەم مەراحلە مختلف تەیەکە
وتم لدروس كردنا جعل تاريخ شر چالدرانو وتبديل كردنا أمة كردي بقوم تبديل كردنا أمة كردي بقوم داستان ادامه پیا اکا تا کوی تا داستان جریانات قیام الشيوخ. خب شيوخ بو قيام اكن لبرانبر كي قيام اكن حج مشخصني بزانا تو وقتی لشورش پیش سازی نك پیش سازی انقلاب صنعتي نك انقلاب صنعتي تو لاتفاقات مودرنيته ودورية مودرنيته بحث اكي يعني امريكا مردمانك لاوروبا لساختار اوروبا لساختار رعيتي واربابيه اوروبا لساختار حاكميه كنيسايه اوروبا يك اتفاق كفيه اميش امسا شيوية جامعه اقوريت والجامعه وبارادايم جامعه اقورن لذا انسان كان روليان نقشيان اقوريت واوجو اويت بشكل كيتر بس اتفاق كفيه اگر اوسا مالکان و هاوس لوردکان و بگکان پیگه دسالات و قدرت و ثروت و امانه بون و حرم روحانیت مسیحی پادشاه و سلطان و خاندان منارش و طبقه اولیگارش و طبقه اریستوکرات امانه هيكليان الشيبينن ولكنار اما طبقه جديد تيتدرو طبقه بازرگان طبقه سرمایه دار ملاكين الزمين مجبور او سويتش بكن وبيننا ودوران سرمایه داري رعية الزمين تبديل اوي بكريكار كارخانه بو اما كوچ عظيم دس بيكا بو اوي ساختارك وساختار دولة مطلقة وابسولوت باور جديد خواي زمين بوك امتداد دا صلاة جودو كريستيانتي بيسبينن هرواكا بلامار ما بقي نقاط كوريا خاكي أدن وأمقوي زمينة أدن وسر زمينة كانت تر أقرن لإنسان كاني تر من آما جنبيكر وقتيك آوراي مأمور دسقاه كليسا وكنيسة حمليكر بقاري أمريكا بملايين إنسان إنكاي وأستكي وتمدن عزيمة كان إنكا كان وأستكا كان تأبو ولي أمانة وتيان إما أمريكا من كشف كرد أمريكا أجر قرار بإنسان كشفي كرد بيت هزار سال إنسان تيا زندگي كردگا تمدني تيا دانياغا وحياة خوي بردگا سبرو بلام أمانة كإيجن أمريكا كشف بولا 400 سالة بيشا يعني بشري وبستمي كنيسة وكنيسة قاچي تيخست بو كنيسة وكنيسة كشف بو نبو إنسانية ومرفايتي نلا حوزية تمدن بشرية هر ام اتفاقه لسرزمينه ايما كود سرزمين كردوار مدعاية أديان إبراهيمية سرزمين كردوار سرزمين موعود جولكس وجولك أما بملك تلقى خوي أزاني كلوي رشتي كردقا لوي قوربوغا وأبي بقريتو أبو أبي توابي جهاني هبي ككردواري نبي وصحيشي نبيت چون سند تاريخي نامينيت چون گۆڕی پێغەمبەرەکانی گۆڕەوێت بزانن هەر لە ئەستەر و مردەخای وەگرتگە تا داوود و سولەیمانیان تا دانیال و لوتیان دعا ئەکەن لە سەرزەمینە کوردەوارە چاڵ کریاگە تا ئیبراهیمیان لە سەرزەمینە کوردەوارە چاڵ کریاگە. ئێوە ئەم ڕەوەندە بێنە بەرەو تا ئێمە بە ئێوە بێژین هەدەف ڕۆخاندنە جەهانە کوردیە هدف لبين بردنا جهان كردية أو جهان كردية ولا الدل فرهنج كردية لدل كون الجوخان إنسان كردية لناخو لجيحون درون إنسان كردية تك إنسان كردية هاتجا بلا امرو سرزمين كردوار على رقم أويك إيمة تبديل بقوم إتنيك بوجين لم بيكري قوم إتنيكية برين لبنا جولكا برين لبنا تركمنو أرمنيو آسوريو آشوريو أمانة كوقتي قسأكن أدوين وكومنو تقسأكن ولي مفاهيم خسياك مفاهيم التنفر آميزي كإنسان كردي خسياغو دروزنو بوغنو دواكوتغو وحشي أداة قلم إما مورد أم حجمي 600 صالية منسجمة واقع بوغين أم داستانا بقرن تامن اتفاقات إمروتان بو تعريف كم برلوا من گزارشێکتان بۆ بڵاو ئەکەمەوە لە شعر شاعرێک بەناوە لطفوڵای میرزا لطفوڵای
شاعر يعني نازم دیوەخانە بەگەکانە جوان ڕۆ باسە شەڕێک ئەکا لە 1334 ئەگەر ئشتبا نەکەم ئەگەر دروست هەڵی گەڕێنمەوە بەم سەریعە بکاتە حدودە دەهەیە 50 میلادی 50کانە میلادی. ئەمە دوای ئەمەسە کە جەنگە جەهانی یەکەم تەواو بووگە، دوای ئەمەسە کە ئەمانە کۆرپۆرێشنەکانیان سوار کردگە، سەرزەمینە کوردەواریان منشق کردگە بە 4 دەوڵەتە گەورە، بە 4 دەوڵەتە گەورە. من ئیستەکارم بەو تڕەهاتە ئازەربایجان و ئەرمەنستانە نییە، من مشەخەسەن هیکە لە 4 دەوڵەتە گەورەکە ئێژم کە تەقسیمیان کردگە هەر بڕی لێ ئەدەن ئەم کۆرپۆرێشنە سوار بێت. ئێمە وتمان چۆن کۆرپۆرێشنیان دروست کرد؟ هاتن لە ناو دڵ کوردەوارە لە هەنێ منتەقە کە چۆڵ بوو شاریان دروست کرد. بەهێز چی؟ بەهێز ئیبتیدایی جوولەکەکانە ناوە ئێمە ئەرمەنیەکان و ئاسووریەکان و تورکەمەنەکان و بەهێزە پارسیانە هند کۆچیاندانە ناوی سەرزەمینی ئێمە لە بیاوانە لەم یەزرعا شروعیان کرد بە دروستکردنە شار و دانانە هەیکەڵە دەوڵەت. پس قاجاریە و عوسمانیە محصول 200 ساڵە گذەشتن کە قەرارە سەرزەمینە کوردەوار لە ماهیەتە خۆی دوور بکەنەوە. هاوکاتە کە ئەمە ئێڵ دروست ئەکەن و سەرانە ئێڵەکان لە دەوڵەتە قاجاریە لەقەبە دەولە ئەگرن، لە دەوڵەتە عوسمانیە لەقەبە پاشا ئەگرن. لە کنارە ئەمە شیوخە جۆرا و جۆر خاصە خوا دروست ئەکەن کە بتوانێت سنەتە کوردی منشق و بکات و دەیان ڕەوایەتە سنەتیەکی تر لەم سەرزەمینە بدات. ئەمما لە کنارە ئەمە هەنووز ئەم سەرزەمینە کوردەوارە ئێشێ بڕبخوا، هەنووز ئەم سەرزەمینە کوردەوارە ئێشێ مقاومەتەکانی لە یەکتریا بشکێت، هەنووز ئەم سەرزەمینە کوردەوارە دەبێ ئینسانە کوردی ئاگادار نەبێت چه اتفاقێک کەفێ. من ئێوە ئەگەڕێنمە ساڵە 1334 1954 کاکدانا هەڵەبجەی ئەوە ئیستا هەڵی گەڕاندەوە 1334 عمەر عەلیە بنەجوولەکەیە تۆخمە تورکەمەنە بەیرەقدارە پارێزگای سلێمانی ئەڕوا بۆ لای شا حەمەڕەزاویە بنەجوولەکەیە ئانووسی کە چه اتفاقێ بکەوێ کە بەگەکانە جوان ڕۆ شکست پێ بدەن چون کۆنترۆڵە منتەقەیە جوان ڕۆیان پێ ناکرێت. یعنی هەنووز کە هەنووزە 1954 بڕێک لەم مناتقی سەرزەمینە ئێمە کۆرپۆرێشن نەیتوانی گەبیگرێت، چه بڕسێ بەمەی کە عوسمانی گرتوێتی قاجاریە گرتوێتی، چه بڕسێ بەمەی کە ئەمانە کەسانی حکمی بەسەریانە کردوێت. دوای چەند ساڵ، دوای 200 ساڵ هەنووز عدەیەک بەگ بە هینێ لا دێوە ناڕۆنە ژیرە بارە کۆرپۆرێشنە بەغا، کۆرپۆرێشنە تاران، کۆرپۆرێشنە ئەنکارا و ئەسەمۆڵ هەنووز کە هەنووزە ناڕۆن. 1334 ئیستا گوێ بدەن کارم بەوە نییە کە ئەو چیها ئێژێت لوتفڵان سانە بێسەوادێک بووگە، سەواد یعنی خوێندن و نووسینی نەزانیگە، تەبیعەتەن هەرچیەکی شەفاهی شنەوتگە لە نەزمەکە ئەستفادەی کردگە گزارشێکەدا لەو شەڕە و من ئەوتانە بۆ بڵاو ئەکەمەوە تا سوارە بەرداستانە ئێمڕۆژی بکەم بۆتان. شێرانی جوانڕۆ پڵنانی ڕووی حەب ئەو عومەر عەلی وەزیرە بەغداد ناوی عەشایر ئاوەردش بەیان. یەک ڕۆژە تەقدیر نیشتە تەیارە هەری شکایەت جوانڕۆی بێچارە نیشتە تەیارە یاوا وەتاران وێ بڵێن وەنەهات ڕۆژی سەرداران. عەرز کرد وە حزور پادشای مەسعود حکم ڕەوابیە تۆ بگرە حدود بکێشە ئۆرد و سپای بێ سامان تاقەی سەرکوبی جوانڕۆ هەورامان. حدود بني كاين نكا إيران وإيران وإيران کەواتە عومەر عەلی چووە لای شا وتی بێبا حدودەکان بتەنینەوە کە کەسێ نەچێ بۆ عێراق و ئێران. 1334 تەوەجۆ بکەن. معاهیدەی بەس باوەرن وەدەست شێرانی سەرمەست معاهیدەی بەس عێراق و ئێران بکەن دەستبگیر بەغداوە و شێران. ئەم عەریزەیەدا وەقابی شاوە ئەیدەن دووبارە خۆی لێی گەڕیاوە ڕۆژێ لە تەقدیر خوای لامەکان
زلزله و محشر کەوتە کرماشان لەشکری 11 پیادەی کرماشان حواڵەی هەورامان جادەی کۆزەران لەشکری 3 بە ئەختەر پیادەی کرماشان حواڵەی هەورامان و جادەی تاقۆسان جوانڕۆ غارەت کەن چون بادە بۆران ئەو شەو مقەدەر هاتە کۆزەران تۆپ و تەیارە تانگ و ئەڕابە چەند ماڵ ملەت بکە خرابە تانگ و ئەڕابە تۆپ و تەیارە ناوەی بازووکە هاڕەی قمپارە جەپۆزەران بین ئەو شەو تابەڕۆ سەحەر حەرەکەت داپەی جوانڕۆ یاوا بە بۆلان ملەی جوانڕۆ دیاردا سەحرا و حەز و کەژ و پۆ ناڵەی تەیارە لە ڕووی سەماوات حەزی سلێمان کرد بە زوڵەمات باڵی تەیارە پۆشابی ڕووی خوەر کەس وەکەت نەبی چون ڕۆژی مەحشەر باوی لە فەردەن نەداڕۆ خەبەر ڕۆژی ڕساخێز چون یۆمەل مەحشەر مەواتی ئیمڕۆ دنیا تەمامە جوانڕۆ بی بە ڕۆژ یۆمەل قیامە ساتێ مەنەر کرد لە ملەی گۆلان لە گریایە کۆتانی بۆ پلان حرەکەتی لەشکری یاوا ساڕۆخان خامۆش بوو بەندەر عێراق و ئێران جێڵەی کاتە بوو فەقیر مەخس و ساڕۆخان مەندۆغای بێپیر بچین وەتەڕوان بەڵداڵەی قڵا دووچار بین وە دەرد شۆت بین مبتەڵا واتەن بە وەکیڵ نەداری خەبەر سەپای بێ ئەنات پۆشا دەشت و دەر دوو خەتی جادە گیریا چەپ و ڕاست ئاما پەرێتان سپای بێخیاز وەگو تفەنچی تەمامی بین جەم شێرانی جوانڕۆ دەڕون پڕ لە خەم زقوان جەپۆ سەر هەڵدا لە ڕێ ئەجەڵ بۆ نەهات پەیکەی کاوز بن وەکیڵ وات کاوت هیچ مەکە درەنگ چەنی چەند پەنگ ڕووکە پەری جەنگ سواربی وەجێن وە پشتی گۆڕەنگ والحاصل هەتا نزیک وە چەند ناگاجە تەقدیر بینای بانی سەر ئەجەڵ وە دیاغەی چەوی سووریرە دەمانچەی بەڕە و تفەنگی پەڕان ئەجەڵ بۆ نەهات ڕۆژی بانمەڕان لەشکری 11 کەوتووە جادە وە قڵای جوانڕۆ خۆی کرد ئامادە یەکێیە دەبڕێشتفەن خاریبی قشونی دەوڵەت تەمان حاریبی سەرهەد فەرماندا سپای ئاتەشبار بکەرن دەدڕێشت فەنچی و سووان چون شێری جەنگی وە خاک تریاوە لەشکر وە مەویز دوارە پلیاوە تا بە دەرانی خۆی داوە زەمین ئەجەڵ وا سەدەق مەرگا لە کەمین واتی وە قۆچی هەڵگرت فەنگم باوەرەن پەریم ڕەشی گۆڵڕەنگم پانیانە ڕەکا و نیژە خوانە زین بەو جەستە و خەستە و دڵی پڕغەمگین نیژە خوانی زین پادا بەڕەکا و بەو داخ و دوومان دەڕون پرزوخاو و نیمەگیانی ئەلیاوا بەردەش وەسێتی نەوەی پەیوێی مەکردش لە ئەلیاوا گیان تەسلیم کردەبی ڕۆحش وە ڕەحمەت تەشریف بەردەبی لە 15 بەهمەن لە ساڵی 34 شاکەی فوزبەت اوكي تاگرا متوجه بوون کە دوای دەرخاستە عومەر عەلی هێزیان جوڵان لە کرماشان و بەرەوکوێ لە کۆزەران و هاتن لە دوو منتەقەوە هاتن لە تاقۆسان و هاتن و لە جادەی کۆزەران و هاتن بەرەو جوانڕۆ وەکیڵە جوانڕۆ خەوەردار بوو کەیکاوسبەگی هەنارد کە لە بەرامبەرم هێزە بوێسێت و کەیکاوسبەگ کوژیا لە 15 بەهمەنی 1334 لە عەلیاوە کەیکاوسبەگیان ناشتیان تەوەجۆکەن خۆ ئێستا ئێدامە پەیاکە لەم مەسیرە کە خەریکە هێزە ئەرتەشە شاهەنشاهی تێت سەرزەمینە کوردەوار ئەم بەشە قەومە ئیتنیکی کەسە بزانە بە منتەقەی کۆزەران و تێت لە ژێر نفوزە ئێڵە سەنجابی و تێت ئێڵە سەنجابی واتەکە حکوومەتە یعنی سەرانە ئێڵە سەنجابی ئێڵە ساختە ئێڵە دروستکریاک بۆ لەبەرەوەی حدود دروستکەن یعنی چی؟ يعني چی حدود دروست کن؟ يعني روایت کورپریشنی نووسینگەیە دەوڵەت بچەسپێنن بەسەر ئینسانە کوردیە توجه کن آخرین مقاومتەکان خەریکن بەرە بە سوورەتە فیزیکی ئەشکێنن توجه بکەن لەمە دووشەمە سپاران وەخات وەلای ناوڵ ئەو شێری بێبات دوو برای عەزیز دەست لە سای گەردەن کەس غافڵ نەبێ یاران لە مەردەن دوو شێری شێرگین و هەیبەتم ڕۆ سەردیدی واخان چۆری کەتم ڕۆ دوو نەوچەی نەوڕەل نەیکریارم ڕۆ دوو چناری چەمەن پەیکریارم ڕۆ دوو سەرداری خان ئاغەی نەختم ڕۆ دوو تێشادادە ڕۆژی تەختم ڕۆ دوو پەڵە پڕجۆی جوان ڕۆماوان ڕۆ بەبری سەبشتێن ڕۆژی داوام ڕۆ دوو شێری شێرگین ڕۆژی جەنم ڕۆ دوو ڕۆسەم نژات خسرە ڕەنگ ڕۆ مانکە تەیموربەل کەی خسرە و بێرە حەیفە بێنادن ئەم جووتە شێرە تووریدا دارێکت ئەم جووتە وەچە حەیفە بێنادن شێری شێر بەچە ئەتەسم ناکەس بواچۆ پێتان تانەی هەتیمی بدەرۆژێتان
محەممەد ئەمین بەڵسانی هەورامان ئاوەردە بە سۆقینی قەدیمان بەیو ئەفسایی ئەو کردن ئیزهار دەوڵەت حرەکەتدا بۆ بانەسان ناداران بێناز خانمان مەفلو نەوکەران سەرکرد ڕعەتان بێت و ناداران بێناز خانمان ڕەمزەت وێڵ واوەیدا و بنی بەردەوبە ئەون مەگەڵان بە هەردانەوە کاڵەی پێکنیاوە بەردانەوە لە هیچ وڵاتێ نەیان مارجوو وەچار و ناچار دەچون لە دەرتوو عەزیز و حسەین پس ئالەگرا حمەیمین بەگ سانە هەورامان لەگەڵ ئەرتەشە ڕێکەوت قینە قەدیمی هاوردە بەرەوە یارمەتیانیدا بۆ سەرکوبکردنە بەگزایی جوان ڕۆ و ئالەگرا مردم بەرەو کوێچ و بەرەو شاخ و هەردەکان تو خۆی بشارێتەوە بەحسە کاتیستە دەروون پڕمەراق ئیلتیجا بەردەن بە خاکە عێراق سوار بین وەدێن ئەمجو تەشیرە یاوان بە حدود خاکە ئەنجیرە پیابوون جەدێن چوشێر و پڕەن نزیک بوون وەلای ئەفسەر و سەرهەن ئۆکێ عەزیز بەگ و حسێن بەگ کە لە ساتیاری و ڕوان ئەون ئەچن بۆ منتەقەیە هەنجیر کە بڕۆن بۆ هەڵەوجە لەوێ بەریان پێگرن ئێران و عێراق واداشان قرار عەزیزۆ بێەوە پەی هەڵەبجەشان ئەوڕۆ عەزیزۆن وەشار و ناچار و مەجبور ڕووی کرد وە هەڵەبجەشار ئەلبەت یەک نەفەر نەڕای جاسووسی واد وە عەزیز بە ئەرزی خصوصی ئێران و عێراق کردشان تەدبیر لە هەڵەوجەلا تۆ بگرن وەردی ئاخر کرد نەجا بەڵداوەی جوان ڕۆ هەنا بەدوە ناو تایفەی کۆکۆ هەنا بەدوە ناو تایفەی کۆکۆیی حادر بۆ کۆمەک میری جوان ڕۆیی بەسیانە کەڵەت لە ئاوی سیروان خۆ گەرەکیان و بڕۆن بۆ هەڵەبجە دانەیەک هات کۆکۆیی بوو و بەوانی وت کە دەوڵەتە ئێران و عێراق قەراریان نیاگە کە عەزیز بەگ و حسێن بەگ لە هەڵەبجە بگرن قەرارە بیانگرن و دەوڵەتە عێراقی تەحویلیان باتەوە پس تایفەی کۆکۆیی لەگرا تێنە کۆمەکە عەزیز بەگ و حسێن بەگ و نایڵن لە هەنجیر بڕۆن بەرەو هەڵەبجە و داڵدەیانەدەن هەتا عەزیزۆڵ هاتۆ بۆ ڕوان وەختی عەزیزۆڵ هاتۆ بۆ ڕوان دەوان بێسیمی دا بۆ کەرماشان حەواڵە کریا چ بکێ تەیارە پەرێ قەت ڕۆتام ڕوانی بێچارە خۆب عەزیز بەگ گەڕایەوە بۆ ڕوان پاسگاه دەوان ئەو جێگەوە سەرهەنگە دەودان بەحسیەکات بیسیمی کرد بۆ کرماشان و دوودانە هەواپەیمان هەنارد بۆ بمبارانە ئاوایی ڕوان کە عەزیز وەگیواتیان چون سەیری بەهار وە ماکواندا مەڕێژا بە ڕووی خاک ڕواندا هەوادا پەری چەند بوو پەیاپەی ڕوان بکەڕۆ وێنەی خاکی نەی هەوادا پەریش بوومی 105 کافری بێدین لە ڕووی قەهر و زەنج تایفەی دەردۆیی هجوم ئاوەردەن پەناوە مزگەوت پێغەمەر بەردەن مەحمولی کافر بێدین و ئاین نەدانا وجود قورئانی باین تایفەی دەردۆیی دڵا ئومید بی 14 نەفەر ئەو ڕۆ شەهید بی لە تۆی مزگەتی عەبدوڵای عومەر شاد بوون وە دیرا گیری پێغەمەر 14 نەفەر شەهید کردەبی ڕوحیان وە ڕەحمەت تەشی بەردەبی فڵان کێڵ دڵشار نەکرد کێڵ غەمگین نەکرد کێڵ وە پادشای سەردەمین نەکرد کێڵ دڵشار نەکرد کێڵ بەڵبەر نەکرد مەرخەی خەسرە و شاد وێری تەغ نەکرد سعدی فێردەوسی تاوە مەولەوی ئەوەلی شاهان تاوە پەهلەوی کێ تا سەر حکمی کردی پێشڕەوی سەرانجام تۆ کێڵ نەدا لە زەوی فڵان بەختی کێڵ شۆم و تۆم نەکرد تۆ چەند بگارت ئاغ و بۆم نەکرد کوا ڕۆسەمی داڵ کوا حاتەمی تەی کوا ئەفراسیاب کەی کاوسی کەی جامی جەم لە دەر جەمشید بەراوەرد کەلەی چەند شاهان وەتوەتیا کرد کێی وە ساحێ و ماڵ ئەمارەت نەکرد تەخت و بەختی کێی وەغارەت نەکرد کێی دەوڵەمەند و ساحێ و پوڵ نەکرد ماوای کێی وە ناو قەوری قوڵ نەکرد کاڵای سفیدی بە کێ نەپۆشان کێی نەوردوە ناو شاری خامۆشان کێ نەوردوە ناو شاری خامۆشان مەزەی مەری مەوت وە کێ نەنوەشان بە پۆشە بنۆش دنیا غارەتە عاقیبەت مەرگە و مردن چارەتە ئەگەر دانیشین ئەبڕۆین وەریەوە مەرگ حاضرە وە پشتی گوێوە مێزا کەلام و وتنی عەنتیکە گشتیە دوورە مەرگ نێزیکە دنیا تێت و ئەڕۆت وەک مسافرە هەرکەس لەخوا غافڵە بێشن کافرە گوێ بۆ وە عەرزم سەروەری نەجیب قبول کە عەرزی ئەم بەندەی غەریب هیچ کە نازانێ ئەجەڵ و نسیب ئەجەڵ و نسیب معلومە غەیبە گشتی وە دەستی ذاتی بیعیبە بژی بمێنێ مێزای ساوە خب ئەم گزارشە تاریخیە کە بە تەمامە معلومات و ئارایشێکەم ئاغا کردی و مستەڵەحاتێکی فاسدی جوولەکە ساختەیشی تێکرد گزارشێکی بەیەوەدا هەنووز کە هەنووزە لە ساڵ 1334 ئاخرین بنکەکانە
مردمیە کە مقاومەت ئەکا بەڵام هیچ ڕەوایەتێکی کوردیان ئیتر پێ نەماگە بێجگە لە هەیکەلە فیزیکیە کوردیەکە هەنووز کە هەنووزە مقاومەتەکە لە بەرامبەر کیا لە بەرامبەر دەوڵەتانە جوولەکە سنگ تابوت ئەم مێخە کەی ئەدرێ مێخە ئەم تابوتە کەی ئەدرێت ئاخرین مەرحەلە انقلاب سفید الشاس و مەسهرە خالقی گۆرانیەکەی بوت کە مەزرا چەند کەسکوشینە سفرەی جووتیار ڕەنگینە ئەی خوێنێ بۆی ئەوە انقلاب سفید الشاس انقلاب سفید الشاس ئاخرین دەسەڵاتێک ڕەبتی بەمانە نییە و ئاخرین خاندانهایەک کە هیچ تعریفێکیان لە حکوومەتی کوردی نەماگە و 200 ساڵە هاڕیاگن بەڵام مقاومەت ئەکەن و یاخین و نایدەنە دەسۆ اتفاقێکە خا بە انقلاب سفید انقلاب سفید جەمعیەتێکی فرە لە سەرزەمینە کوردەوارە کۆچ ئەدا بەرەو شارەکان یعنی چی ئەکا یعنی تێ تەقسیمە ئەرازی ئەکا بە زۆر لە سەرزەمینە ئێمە بەر لە تەقسیمە ئەرازی تۆ ئیشێ تەقسیمە ئاو بکەی مثلا ئاواگیە 400 هکتار زەمینی هەست سەرچاوە ئاوەکەی یەکێکە یا دوانە و ئەم سەرچاوە ئاوە کەوت کەسە ناوی زەوی عیدەیەکە تەوەجۆکەن وەختێ ئەم زەویە هەنێ بنە ماڵەس هەنێ خانە و ماوەقیە لەسەری کاشت ئەکەن ئاو بە نسبەتێکی بەرابەر ئەگا بە تەواوی زەویەکان چون گشتی هەنی یەکێکە یا هەنی یەک بنە ماڵەس وەلێ وەختی تەقسیمی ئەکەن سەرچاوەی ئاو ئەکەوێتە ناوی 15-20 هکتار 50 هکتار زەمینی 3-4 نەفەر ئەمانە سەرچاوە ئاوەکە نادەنوە بەقیە ما بەقیەی زەمینەکان لەم یەزرع ئەمێنێتەوە تا کەی تا ئەوەی کە ئەمانە هاتن تەکنۆلۆژیە حەفرێ چای ئەمیقیان هاورد تەوەجۆکەن پس تۆ ئالەگا اتفاقێکە کەفێ جەمعیەتێکی عەزیم لە مردم لەم سەرزەمینە کوردەوارە کۆچ ئەدرێ بەرەو کوێ بەرەو شارهای تازە دروستبووگە کرماشان حەمەدان سنە زەنجان کاشان ئەسفەهان سلێمانی هەولێر کۆچیان ئەدەن تێنە خوارەوە بۆ چون شێوەی تەولید و معیشەتیان نامێنێت بزانە من بەحسم کردوتم ئەوەی کە پێی ئێژن مۆدەرنیتە ئیدەیەک ئینسان لە شێوەی زندگی قەدیمی خۆیان دوور ئەکرێنەوە ئوروپایی ڕعیەتە بنە ڕعیەت بووگن بە سفەت ڕعیەت بووگن بەڵام خەڵکە کوردەوار و سەرزەمینە کوردەوار دارای حکوومەتە کوردی بووگە و لذا شیوخ سەرانە عەشیرەت و سەرانە عێڵ سەرانە عەشیرەت و سەرانە عێڵ دوو مەفهومە متەئەخرە 250 ساڵە ساختە چی ئەکەن هەمان کار ئەکەن یعنی شێوەیە ژیانە ئینسانە کوردی ئەگۆڕن تا ئینسانە کوردی بێ تەولید بوێت بێ نان بوێت بێ زەمین بوێت بێ باخ بوێت بێ حەیوان و ماڵداری بوێت دەرامەدە خۆی لە دەست بە بمێنێتی و خۆی و بازووەکەی ئەمە ڕەوەندێک تەی ئەکا حتا بە ئیمڕۆژ و ئاخرینیان حکوومەتە حەلیمە پس تۆ لەگرا دیت لەم داستانە کە سوال لە خۆی ناکە ئەرتەشە شاهەنشایی و ئەرتەشە عێراقی بۆچی حملە ئەکەن بە منتەقەیە جوانڕۆ تۆ کە ئێژی شارە جوانڕۆی سە دەس ئەکەوێ فقط قەڵای جوانڕۆ نییە جوانڕۆ قەڵاس تەمامە ئاواگیەکان حتا شارە زوور جوانڕۆز چون شێوەی تەولید فەرقەکە شێوەی شارە کوردی فەرقەکات و فەرقی کردگە بە درێژایە تاریخ خب تۆ ئیستا ئێشی ئومەتە کوردی بێچی بکەی ئومەتە کوردی بێ قودرەت بکەی ئومەتە کوردی بەهاڕیت لە بنکەوە لە وەتەنەخۆی دووری خەیتۆ بیوەیتە کوێ بیوەیتە ناو شارەکان و زنجیریان کەی بیوەیتە ناوی شارەکان شاریان پێ دروستکەی تا بتوانی حکوومەتیان بەسەرۆ بکەین بزانە بۆ خاتێوی لە من تێبگەن بفەهمن ساڵە 1805 ناپلئۆن بۆناپارت پەلامارە ڕووسیەیدا ژنەرال کۆرتۆزۆف ڕئیسە سەدادە ئەرتەشە تزارە ڕووسیە شارە موسکۆ کە پایتەختە تزارە ڕووسیە بوو چۆڵی کرد لە مردم مردمی ڕووس مسکۆی کۆچدا ناپلئۆن بۆناپارت کە هەزاران کیلومتری بە ئەرتەشەکەی خۆی بڕی بوو حتا گەیە دەروازەی موسکۆ هیچ مقاومەتێکی جدی تەک لە بەرامبەر خۆیان نەدی یعنی ئەرتەشە ڕووسیە بە قەبارەی ئەرتەشە ڕووسیە لەگەڵ یا تەرەف نەبوو وەختێ تۆ موسکۆ ئەگری
تۆ احتیاج بە شارێکەس کە مردمێکی واتیا تا تۆ فەرمانڕەوایی بەسەرا بکەی ئەنا خۆ تۆ بەسەر ساختمانە فەرمانڕەوایی ناکەی بەسەر محەلاتە خۆ فەرمانڕەوایی ناکەی تۆ شارێکە گەرەکە ملیۆن ئینسانی تیاوێت ئەم ئینسانە کار بکات نان دەربێرێ گەرما تەولید بکات کالا بێنێت بازرگانی بکات تا تۆ بە عنوانە حاکم لە سەمەراتە کارە ئەمانە گەرمە بێتەوە نان بخۆی حکوومەت بەسەریانە بکەی تیان هەڵقەی ناپلئۆن بناپارت واردە مسکۆی چۆڵ بوو ژنرال کۆرتۆزۆف مسکۆی ئاگردا ناپلئۆن بناپارت چەند مانگ لە مسکۆ ما جەمعیتی تیانە بوو ناچار ئەرتەشە رووسیە شتێکیا دەرنەکەوت ناپلئۆن بناپارت خاک رووسیەی بەجێهێشت حتا لە مەرزە رووسیە چووە دەرەوە بە شەڕە چریکی نابوودە ئەرتەشە بناپارتیان کرد لە برسێتیە لە بێنانیە و لە سەرمایان کرد بە چەک بۆی ئیستە کۆرپۆرێشنە جوولەکە لە کشوەرێکی ساختە بەناوە ئێرانە هەروە لە خۆی و ناتوانێت حکوومەتکە ئەشێ مردمی بوێت تا حکوومەتکە شار دروست ئەکا ئێشێ ئەم شارە کە دروستی کرد خەڵکی بۆ کۆچێنێ خۆ بێ خەڵک ناوێت ئێشێ خەڵکی بۆ بکۆچێنێت لەزات سەرزەمینە کوردەوار وا ئەگیرێت ئەڕۆن بینای شارە سنە دائەنێن بینای شارە سلێمانی دائەنێن بینای شارە هەڵەبجە دائەنێن تەهەران دائەنێن بەغاد دائەنێن خەڵکی بۆ ئەکۆچێنن تا حکوومەت نمود پێیاکە لە زەرفە 300 ساڵە ڕابردووە ئیستە ئێوە ئەمە بگرنە دەستانەوە تا بفەهمن چه اتفاقاتێک ئەکەوێ تۆ بۆ خاتری ئەمەی حکوومەت بکەی و دەوڵەتە ئێرانێ بە وجود بێت دوای ئەم تاریخە جەعلیە کە دروست کردگەشە چی بکەی ئێشێ مردمی بۆ بکۆچێنی تا ئەم مردمە بڕوا شناسنامە بگرێت کە شناسنامەی گرت بە شناسنامە ئەوێت و ئێرانی بە شناسنامە ئەوێت و عێراقی خەڵکە هەڵەبجە نیوەی ئەتوانێت شناسنامە ئێرانی بگرێ نیوەی ئەتوانێت شناسنامە عێراقی بگرێ شۆشمێ هەروە باخەکۆن هەروە بدا خەڵکە پێنجوێن هەروە خەڵکە مەریوان هەروە بڕۆ خەڵکە ئسلوبی و خەڵکە زاخۆ هەروە چۆن دەوڵەتە تورکی بە وجود تێ بەدانە شناسنامە چۆن دەوڵەتە عێراقی بە وجود تێ چۆن عێراقیت هەویە ئەگری هەویەت پێدەن تۆ ئەویتۆ عێراقی ئیستە نیوەی ئامۆزاگەکانە من هەڵەبجەین عێراقین نیوەی ئامۆزاگەکانە ئێوە کوێنەین ئێرانین وانە کوێ وانە کرماشانە وانە هەمەدانە وانە کوێ ئەمە کۆرپۆرێشن سازیە ئەوە دەوڵەت تێ دەوڵەت دروست کریاگە لەم سەرزەمینە ئێمە دەوڵەت دروست کریاگە و ئێمان کۆچاندەگە پس ئێمە ئێشێ لە هەیکەلە کوردی و جەهانە کوردی دوورۆ بخرێنەوە چیرۆکە کوردی منشق بکرێ کەس نەزانێت چییە ئێمە فکرکەین زوانە ئێمە فکرکەین جلوبەرگە ئێمە فکر بکەین نازانم شتێکی دەمودەسیە کە بە ئێمە بڕیاگە فقط و بە کەسی تر نەبڕیاگە پس تۆ ئالەگە سەرزەمینە کوردەوار لە دەسەدەی کوردبوون ئەوێ بە ڕەوایەتێکی ژەڵەژیاک فاسۆمت بۆ تێرن تا زوانە کوردی دروستکات زوانە کوردی دروستکردن یعنی مەوجودیەتدان بە زوانە تورکی و فارسی تۆ تا زوانە کوردی دروست نەکەی زوانە فارسی مەوجود نییە تۆ تا قەومە کورد دروست نەکەی قەومە فارس مەوجود نییە لذا وەختی ئەوێنی حیزب دموکرات قاسملوو کۆمەڵە پەکەکە ئیسرارە بە وجودە قەومە فارس ئەکەن بۆ خاتری ئەوەسە کە قەومە کورد دروستکەن بۆ چه خاترێکە بۆ خاتری ئەوەسە سەرزەمینە کوردەوار و حقیقەتە سەرزەمینە کوردەوار ببێ بە ئەو ڕەوایەتەی واجوولەکە گەرەکێسی یە قەومە فارسێ مەوجودە ئەم قەومە فارسە 2500 ساڵە حکوومەت ئەکا دەوڵەت لە دوای دەوڵەت لە دوای دەوڵەت لە دوای دەوڵەت تا ئەگاتە پەهلەوی لە پەهلەوی و ئەگاتە جمهوری ئیسلامی پس ئەمانە هەر ئەرباب وگن هەر حکوومەتدار وگن و ئەم خاکە ئێرانە و خاکە فارسە بۆیە کوردە بۆ دروستەکەن بۆیە کوردە قەوم بۆ دروست ئەکەن ئەنا لە چاوگەشی توانیە بۆتی دروست ئەکەن تا ئەم دوو بێدایک و باوکە هۆڤیەت پێیاکە تورک هۆڤیەت پێیاکە فارس هۆڤیەت پێیاکە و تۆ ئەوێنی نەقشە حیزب دموکرات هەروەکو بزانن لە سەردەمانە قەدیمە شێخ و عێڵ و عەشیرە و ڕوئەسای عێڵ و عەشیرە و بەگە دەگادارە بۆ تێرن لە دەورانە جەدیدا حیزب بۆ تێرن
ڕەوەندێ دەست پێ ئەەکەن بەناوە شۆڕشە شێخەکان ئاوەژوو ئەکرێتەوە بەناوە ساختارە جەدیدە حیزبی لە کناریە کوڕە بەگزاوت کوڕەخانە ئێڵدارە جەدیدە ساختەکان شروع ئەکەن بە دروستکردنە حیزبە سۆسیالیستی پەیکەرەیە جەدید بۆ ئینشقاقە جەدید بۆ چەسپاندنە ڕەوایەتە دەوڵەتە تورکی دەوڵەتە ئێرانی دەوڵەتە سووری و دەوڵەتە عێراقی خب بۆ ئەمە ئێشە ئیستە دووبارە خەڵکی بۆ کۆچ بەی بڕێ لەمە حاکمیەت ئەیکا بڕێ لەمە شێخەکان ئەیکەن بڕێ لەمە تەحتەناوە شۆڕشە شێخەکان ئەکرێ و بڕێک لەمە تەوەسوتە نیروهای بەناو شۆڕشە کوردیە مارکسیستی ئەکرێ خب 1991 تا 1998 دەوڵەتە تورکیە بە هاوکاریە پێکاکا 12,000 لادێ یعنی شارە قەدیمە کوردی نابود ئەکا و ملیۆنها کورد قەومی سەرڕێژە ئەنکارا ترابزۆن ئەزمیر و ئستانبوڵەکە لەژێرە ناوە مبارزەکردنە تەکە بارزانی و یەکێتیە منتەقەیە گەرمیان ڕۆڵەکانە هۆز و تیرە و تایفەکانە گۆران و لەک و ڕوخزایی و جاف و هەمەوەن نابود ئەکرێ سەرزەمینە زیستیان هەزاران بینی 7,000 تا 8,000 لادێ لە منتەقەی گەرمیانە تەختەکرێت لادەکان لە سەرتاسەری کوردەواری داگیرکریاک لەلایەن کۆرپۆرێشنە عێراقی تەختەکرێن سەرچاوە ئاوەکانیان بە بوتۆن ئەوەسن خەڵکەکانیان کۆچ ئەدەن بۆ ئوردوگا بنکەکان یەکێ بەرازیلیەکیان پێ ئەدەن پوریان پێ ئەدەن بایعیان پێ ئەدەن کاوران لە خۆی ناپرسێ من لە دێهاتەکەی خۆمە شوانیم ئەکرد جووتیاریم ئەکرد ژیانێکی پڕ لە کار و پڕ لە ڕەنجم ئەوردە بەرەوە دەوڵەتە عێراق بۆ مفت ڕۆنم پێ ئەدا و سابوونی ڕاقیم پێ ئەدا و جگەرەی سۆمرم پێ ئەدا و سیارەی بەرازیلیم پێ ئەدا و 500 دینارم پێ ئەدا بۆ ئەم داتێ لە خۆی ناپرسێ تۆ چی لە دەست ئەدەی نەخۆی ناپرسێ تۆ ئەم سەرزەمینە کوردەوارە بە ئینسانە کوردی معنی پەیا ئەکات و ئەم سەرزەمینە کوردەوارە بە ئیحساسە مالکیەتە ئینسانە کوردی معنا پەیا ئەکا و تۆ ئیحساسە مالکیەتت لەسەر خاک لێ ئەسێنن ئیحساسە سەروەریت لە تۆ ئەسێنن ئەیسێنن تۆ ئیتر سەروەرەم خاکە نیەی تۆ محتاجێکی دەستدرێژکەری سابوونە ڕاقی پێدەن و مفتی بەرازیلێ پێ ئەدەن و مفتی تۆ ناپرسی ئەم لادێ منیانە بۆ نابود کرد لەبەرەوەی هۆڤیەت کوردی لە بین بوون کۆچ بدەن شارسازی بکەن تۆ لەخۆ ناپرسی ئەم بەغا ئەگەر پێگەی خولەفای عەباسی بوو کوا پێڵێک کە هاڕونە ڕەشید دروستی کردوێت بەغایە مەوجود نییە تا 200 ساڵە پێش تەمامە ئەم ئاسەوارانە دروست ئەکرێ بۆ ئێشە دروست بکرێ لەبەرەوەی سەرزەمینە کوردەوار تەوەسوتە جوولەکەی حەیز ئێشە حەپەلوش بکرێت دەوڵەت وادا ئەندرێت ئەمانە وا دەوڵەتیان دانیاگە تا بە ئەم دەقیقەشەم کاراکەن پس ئەمانە هاتن شێخیان هاورد بەگیان هاورد ئێڵیان هاورد عەشیرەیان هاورد حکوومەتە کوردی نابود بوو ڕەوایەتە کوردی و جەهانە کوردی نابود بوو بووینەوە قەوم کۆچمانیاندا شار دروستکەن کە عێراق متەوەلد بوێ شار دروستکەن کە ئێران متەوەلد بوێ شارە جەدیدێ کە ئینسانەکان لە ناویە حەچێکیان نییە بێجگە لە هێزە بازوو نە زەمینیان هەز نە مەڕووماڵاتیان هەز نە پیشەیان هەز نە تەخەسوسیان هەز نە کۆنتڕۆلیان بەسەر پوڵۆ هەز نە کۆنتڕۆلیان بەسەر بازرگانیۆ هەز نە کۆنتڕۆلیان بەسەر خۆراکە خۆیانەوە هەز هیچ ناگەهان ئێران و تورکیە و عێراق و سووریە لەدایک بوون ناگەهان ئێمە گشتمان شناسنامەمان گرت من بوومە ئێرانی تۆ بوویتە تورکی ئەو بووە عێراقی عێراق نمودی پەیا کرد سووریە نمودی پەیا کرد ناگەهان بە دەستگاهە ئاموزش و پەروەرش و کتێ و چیرۆک و داستان فارسی چوونە ناو مێشکە ئێمە تورکیەوە لە خۆتان بۆ ناپرسن دەوڵەتە تورکیە ئیجازە نادا هیچ زوانێکی خارجی خەڵکەکەی فێر بێت ئاخرین مەتاڵەبێ کە لە دنیای غەرب چاپ ئەکرێ بە تورکی تەرجماوێتەوە و مەوجودە بۆیە دەستگاهێکی عەریز و تەویلی تەرجمەیان دانیاگە لەبەرەوەی ئەم تورکەی کە بە زوان پێناسەی ئەکەن مەوجودیەت پێیاکات لەبەر ئەوەی ئەم فارسەی کە پێ ئێژن قەومەوە بە زوان مەوجودیەت پێیاکات موجودیت پیاکە منە کرماشانی منە جاف ئێشێ بەچی ئێشێ هەرچی شتە بە زوانە فارسی بخوێنمەوە
داستانە قەشەنگ، داستانە عاشقانە، داستانە جنسی، داستانە سەکسی، داستانە جنایی، چیرۆکە مناڵانە بخوێنمەوە زهنم پڕ بێ لە حەقیقەتێ بەناوە ئێران و زوانێکی شیرین بەناوە زوانە فارسی. ئەمە گشتی قودرەت سازی و کۆرپۆریشن سازیە، ئەمە گشتی دەوڵەت سازیە. ئەم بەشە کە کریا بە قەوم لێو دوا کە ساختارە حیزبیان لێدانا، حیزب هات وتی چی؟ وتی پەرسە کورد، پەرسە کورد، یعنی پرسیارێکێکی جوایی بێتەوە. ئەم پرسە چییە؟ ئەخلاقیە، فەلسەفیە، حقوقیە، چی ئەم پرسە؟ کورد نەپرسە، نە مەسئەلەس و نە قەزیەس. کورد گرێکوێرەس، کوردەوار گرێکوێرەس. ئەمە جوولەکە بۆ تۆی دانیاوتی پرسە کورد، بعد وتی پرسە کورد حقوقیە. مافە، مافە چی؟ مافە زوانە کوردی. مافە زوانە کوردی یعنی دروستکردن و مەوجودیەت دانە بە فارس و بە تورک و بە عەرەب، یعنی مەوجودیەت دان بەوان بە تایبەتی بە فارس و بە تورک. پس لەگرات و ئەوێنەی حیزبەکان هاوکاتت لەگەڵە دانانە بنیادە دەسەڵاتە کۆرپۆریشنی و سیستەمە دەوڵەتە ئێرانی خەریکن کارەکەن بۆ ئەمە، وەکو سەرانە عێڵ و عەشیرەیەک کە کاریانە کرد و گەلە کۆمەیان کرد لە بەگەکانە جوان ڕۆکە لە بەینیان بوون. ئەو شتەی کە تۆ چەسپیایتە پشتیوە بە هەزارانە بە کوشتا بەناوە زوانە کوردی، قەرار و زوانە فارسی جێبخاوە تەسبیتی بکە، وەکردی وەکردی. بە تۆ نەتزانی لەگرا حکوومەت چۆن دروست ئەکرێ، نەتزانی چۆن حکوومەت دائەنێن و واقعیەت پەیا ئەکا. ئێستا ڕاپەڕینە کوردەوارە سەربەخۆ وتی ئێمە 5 ملیۆن هەیکەلە فیزیکیە گۆشتنە مانواوە دەسۆ کە باوەڕی کردگە لە لەحازە زەهنی و بە قەومە کورد بوون. پس ئەمە هێزێکی گەورە سەردەسێ ئێمە. ئەمە یەک اتفاق نەکەوتکە دەوڵەتە کوردی تەبدیلە بە خیاڵستانە ئینسانە کوردی نەبووگە. چی تەبدیلە بە خیاڵستان بووگە؟ زووانێ کوردی، دەمە قۆپانێ کوردی، تەوەجۆکە بنێشتێ کوردی، تەماتەیە کوردی، ئەمانە تەبدیل بە زەهنیەت کریاگە، زەهنیەت سازیان کردگە بۆ 5 ملیۆنیشە. تەواوە کارە ڕاپەڕینە کوردەوارە سەربەخۆ ئەمەسە لەم 5 ملیۆنە ئەگەر بتوانی 1 ملیۆنی هەیکەلە دەوڵەتە کوردی پێ دروست بکات کە بە جسمیەتی خۆیانەوە تعبیرە لە دەوڵەتە کوردی بکەن، ئێمە بەرمامە جوولەکە گرت و ئێمە ئاغازە ڕۆخانە دەسەڵاتە کۆرپۆریشنیە جوولەکەی لە منتەقەکە. چون ئێمە ئەتوانینەوە هێزە بگەڕێنینەوە، ئەو هێزە تاریخیە بگەڕێنینەوە و ئەو گزارشە دروستە تاریخیە بگەڕێنینەوە. حکوومەتە حەلیمە کوردستان پارتی بەرخاستە لە عەبدولسەلامە بارزانە، شێخە نەقشبەندیە دروستکریاگە مەولانا خالدە نەقشبەندیە، مەئمور و جاسووسە دەوڵەتە بریتانیا، مەئمور و جاسووسە بنکەیە جوولەکەس بۆ هاوردنە سنەت وەسوارکردنی بەرجەهانە کوردی. هەر ئەم ئەولسەلامە ئیمتدادەکەی ئەگا بە مەلامەچە سویچ ئەکاتە سەرە حیزب. تەوەجۆ بکەن، ئەمانە حەیتەرانەکەن و شۆڕشە ئەیلول و لولە و فرە قەشەنگە و عیسا پژمان و بڕنەوە ئێرانی و شەڕەکەینتەکە عێراقا و دەوڵەتە ئیسرائیل. لەم شەڕە دائیمەن شکستەوە، لە ئەم شەڕە دائیمەن گزارش دریاگە بە عنوانە کوشتەمانداگە و کوژیاکمانداگە و شەهیدمان هەست. بنەماڵەی بارزانی دائیمەن ئەمێنێنەوە. بارزانی ئەورێتە کەرەج، ئەیوەن تێرنیوە ساڵە 91 قدرەت ئەخەنە دەسە ئەمانە. بۆ دەوڵەتە تورکیە و دەوڵەتە ئێران دوو دەوڵەتە تەبیعیە تاریخین وائێژن، بەڵام دەوڵەتە عێراق و دەوڵەتە سووریە فەیڵد ئستەیتن، دەوڵەتە ساختەگین. پس تورکیا و ئێران ئێشێ دائیمەن لە ئەمنیەتاوێت و هەر اتفاقی لەم سەرزەمینی کوردەوارە ئەکەوێ ئێشێ ئەم دوو دەوڵەتە بیخەن، بە تایبەتی دەوڵەتە ئانوسیە ئێرانی فەرزەندانە یعقوب و قەومە بەنی ئیسرائیل. لذا ڕەوایەتە قەومی ئیتنیکی لە شمال حەبیبە عێراقا
دوای الحاقی و دروستکردنە کۆرپۆرێشنە عێراقی ساڵ 1920 یەک مەشروعیەتێکی جیهانی پێئەدەن کە ئەمە چوون لە دروستکردنە عێراقا 1920 معلق بووگە یەک ساڵ و لێو دوا بە ئیتحاد و هات کەسە ناوە کۆرپۆرێشنە عێراقی و هیچ حقیقەتێکی تاریخی نییە ڕەوائیەکی هەست کە گزارش بۆ تعبیرێ لە خۆی بکە بوو بە کانونە زووان دەمەقۆپان هەڵپەڕکە حەز بە حیز کوێ کوردەواری داگیرکریا لەلایەن عێراق هەر ئێستا هەر ئەمان کوردەواری داگیرکرا لەلایەن عێراقۆ کە ئیتر بەهانەیە شەڕە کۆرپۆرێشنە عێراقی و ئێرانی و تورکی و سووری نەماگە ئێشێ حەلیمە کوردستانێ دروستکەن تا کۆمەڵە و دموکراتی تێبخەن تا حیزب کۆمۆنیستی تێبخەن تا پەکەکەی تێبخەن تا پارتی وەکێتی تێبخەن کە ئاخرین هەناسەکانە ئومەتە کوردی لەبەین بووەن و ئەم حەلیمە کوردستانە دوای شکست و ئەزمونێکی خوێڕیانەی پڕ لە فەسادی پڕ لە درۆی ملەتێکی نەماگی کوردی ئومەتێکی نەماگی کوردی بە ئیسرار مردم تحت ناوە سەرانە شیوخ و قەبایل و عەشیرەت و تەریقەت و حیز و تێ هەڵدریاگ و فەساد بڕواتە ژێرە هێژەمۆنیە دەوڵەتە قودرەتمەندی یەهودیە ئێرانی لەگران نە هێزە کوردی مەوجودە نە ئێرادەیە کوردی مەوجودە نە جەهانە کوردی مەوجودە بەڵکە بەرنامە لە دوای بەرنامە لە دوای بەرنامە لە دوای بەرنامەس بۆ ئەوەی کە ئێمە لە حەقیقەت خۆمان دوورۆ بکەفینۆ و کۆرپۆرێشنەکان قەبارەوە شکڵ بگۆڕن دەسەڵات بگۆڕن ڕەوایەت بگۆڕن و ئێمە هەوێنەکەی بین ئێمە نۆکەرانی بین ئێمە بەردەکانی بین ئێمە هاڕیاگەکانە بەردەسی بین چون حکوومەتە ئەوان بە جەمعیەتە ئینسانیە کۆی لە کریاگە دەسە ئەوانە و مەعنا پێیا ئەکام بریتانیا وەختی چوو بلژیک و هۆلەند ئیسپانیا و ئەستعمارگەرانە ئوروپایی و فەڕەنسەی وەختی چوون ئافریقایان گرت خۆ نەچوون تەواوی مردمی ئافریقا بکوژن ڕەشەکانە ئافریقا هێزە کاریان بوو ئەربابی ئەمانە ئەربابیان بوون ئەمانە نۆکەریان گەرەک و بەردەیان گەرەک و سوارە ملیان بوون تەولیدیان پێ بکەن جوولەکە گەلە کێسی ئێمە بکاتۆ نۆکەر بمان کاتۆ هاڕیاک فاحشە خۆفرۆش لەشفرۆش کە ئەحساسە مالکیەتمان بەسەر سەرزەمینە خۆمانەوە نەوێت کە ئەحساسە فەخر و شکۆ و سەروەری بەسەر جەهانەوە نەکەین کە ئێمە مرد نەبین کە ئێمە کورد نەبین کە ئێمە ئینسان نەبین تۆ فکرەکەی گەلێکێ بتکوژێ نە ئەو سوارە ئەوێ سوار ئستفادە لێکە ئەو خەسێنێ تۆ ئیشە تەولید کەی تۆ ئیشێ بدەی ئەو سوارە بوێت لێت بخوا لێت بژیت ئەمە داستانە کەس وەگەنە جوولەکە گەر سەرزەمینە کوردەوار خاڵی بکەی لە سەکەنە چی پێیەکە بە کێ پڕیەکات و ئەڕوان ڕەش ئافریقا تێرێ سواری ملی بوێت و ئەمڕۆوەندە تاریخیانە خۆ کردگە ئەوەی کە ئینسانەکە نافەمێ چه خەوەرە ئیستا دەوڵەتە ئێرانی لە ئاخرین فازە خۆیان ئەشێ بگۆڕێت ڕەوایەت ئەگۆڕێت کۆرپۆرێشنە جوولەکەی ئانووسی چهرە ئەگۆڕێت دەموچاو ئەگۆڕێت ڕەوایەت ئەگۆڕێت لە جمهوری ئیسلامی ئەیگۆڕێت بە نظامە دموکراتیکە سەکولارە چی شاهنشاهی ئێرانی ئێرانە گەورەیە فەرهەنگی لەگراتێتە دەرەوە فێڵ ئستەیتس عێراق و فێڵ ئستەیتس سووریە ئێشێ بێتە ژێرە دەسە سەرزەمینە مەوعود دەوڵەتی یەهودە ئێرانی ڕەوایەتە ئێرانی کە ئەگۆڕێ ڕەوایەتە سەرزەمینە عێراق و سەرزەمینە سووریەیش ئەگۆڕێت ئیستا گشتیان هاوزەوان خەریکن کارەکەن بووگە سۆ مغۆ ئۆپۆزیسیۆن دروست بووگە قاسمە شوعلە سەعدی بە جەریانە سەوۆمۆ هاتگە حزب پان ئیرانیست هاتگە کۆمەڵە و دموکرات زێنگە ئەکەنەوە دۆکۆمنتریان لەسەر دروست ئەکەن تەوەجۆکەی بەڕەمەغۆمەغۆس یاک داستان و بشێ و بشێوکەیەکە وەکو ئەم کارەی کە لە حەلیمی شایەکەن خەڵکیان فاسد کرد بە موچە خەڵک فاسد بوو ئەخلاقی لە دەستدا مەردایەتی نەما دزی عادیۆ بوو حیزی عادیۆ بوو بەلایەنەوە پور بوو بە هەموو شتێ حب سەرزەمینی نەما حب ئینسانیەت و ئەخلاق نەما کەرامەت نەما حەجێ لەمانە نەماگە ئێستا سەر لە نوێ لەگەڵ گۆڕین ڕەوایەتە دەوڵەتە ئێرانی ڕەواقیەتە حکوومەتە حەلیم ئەگۆڕێ بزانە هیچ وەخت حکوومەتە حەلیم دەوڵەتە کوردی نەبوو دو فاکتۆش دەوڵەتە کوردی نەبوو باسیشی لە ئێرادەی کورد نەکرد با ئەمانە تفەنگچیان هەبێت مشتێ هاڕیاگە تێنەگەییگە مەعاشخوەرە مەشەخوەر تحت ناوە پێشمەرگەی مقدسە حیز لەگەڵ ئەمانە خەریکن هاوکاری ئەکەن
ولما حج وقت تعبيري لا إرادة كرد نكرقا جامعي كردوار أو جوريك إما استخليك المشتو مرة كين لنا ودل خومانا كشمكش أكين أدين ليكتري أو كارينا كركبارزاني هاتا درو كيكتي هاتا درو أما أنا مشتي حيزبون كجولكا كدولتان منطقة أصلحان بيدا إمكاناتيان بيدا شهر سازيان بو كردنيان سبتيتر خبركان بناوي رهبراني كرد بحث كريان بناوي أحزابي كرد بحث كريان كرد كرديان لا يزهني إيوه وتو فكرك يا حليمة حيزة حكومة كردية لكاتك دشمن إنسان كردي كوربريشن عراقية سيستم دولة ملتية عراقية سال 2003 بارتي وكي يكتي دولة ملة عراقي دانينو سؤال دشمن كيبو بارتي وكتي ولا قال كيا شرطانا كر بالشرف مشخص نية ديما قرتو نمشي لقل امكياني كعزمت لتو اسيني قدرت لتو اسيني بول لتو اسيني هيزة نظامي لتو اسيني حجشت لتو اسيني بيشكيني او تشيه او سيستم دولته سيستم دولته عراقية ديتو چون چويتو امتدانياوه فتو خود دجمني تو خود عراقي بارتي يكتي تو خود عراقي تو خود او سیستمی تو اگر کسی د صلاة کردی لبین بوا جهان کردی لبین بوا سرزمین کردوار لبین بوا تو داتنیاوه تو پال پشتی کرد تو حمایت کرد تو العراقیت تو مواطن عراقیت تو بیاسای عراقی کار اکی لقرات چه فرقی لنیوان تو کازمیه هزمرتی که اتحاد کازمیو برهم صالح اتحاد تو شیخ نهرو اتحاد بارتي ويكيتي تكي يكتريا قالكو مسلا سرزمين كردوار مشتي بنجولك كايمي كرد وقبارين مردمنا وشيار ايما مردم السركرياغا ايما مردم هارياغا ايما ومردم فاسد ايما دبين بوين روايتك اخر تيرن رواية اخر ايران قوري فرهنجي دولة ايرانية جولكي آنوسي كارمندكان خوي چیروک خوی و داستان خوی حتا یه بگستره سرزمین کردوارو دعنید لرگی که که امت کردی موجود نماگه کس نیه شیخ نهروس رئیس عیال و عشیرس رئیس حزب امانه کردن ام حیزانه کردن و ام حیزانه جن خواهری ناگری و اتدرو و ادروسی اکینو و عصو و قشنگو و بدینین که غایب بو امی کرد که نما امی کرد که لبینچو امی کرد چی من پیدن صابون الراقی و برازیلی و نانو بچو لسال 2003 و شروعیان کرد بشش موچه دان استيتر شش موچه و نادن سیاستك واسك پید ندن چون اوان هدفیان اما وقت الشش موچه و تو ادن تو فاسد بوی بنمای اخلاقی نمینی قني شر نميني مردانقيت يا نميني بكويت حيزة اجرون وقت يفراوي قني بيا هنويت بول وقت يفراوي چي بيا كي هرچي روجا خو گوش ناخوي بير لواكي تو چون ديل دوب كي تقي خوتا تو جنيك خوازي وني چي جيلي راوي وشوني فانتزياي فرتلا اقري داخم لولي تامبيو چه شكليه داخم سكس هليكوبتري بكم چه شكليه داخم چوار ويكو سواري يكي بوين چه شكليه داخم چون سواب كين تكي يكتريا ببچو مردم ايمان کرده كوني هاو رقص خواز يكي لو خوينا برسي هاو رقص خواز چه شكليه اما اصلا تناقض فلسفيه تو جنسيات والرقص بالاساس چي تعريفك ايتو قالو قن بالاساس اوه دخو هر کسی بوین پیاگنیه ای چون دو نفر سواری یکتری اون ام همان رقزه او همان رقزه چون اما تناقض نیه چیه صفت کار کرده جسم فیزیکیه کامیانه تو چون بکرو بدرگ و هرت کیانه جی پیاگ چون جی پیاگ هاو رقص خواز مرتی که کلا بردن امانه کونی بون لسر زمینه ایما هر اروپا خوی پیجه گی تو چونم تهاور کرد تو هاو رقص خواز والله امانه هاو رقص خواز حزب يكتريا كان الرول باخي قشتي وبول ادان دي كاورا قندره اكاورا يجي كاك بيمانه قسانه ما كعيب نيل حديتوا كاك قندره كاورا
کاورا عرزەی کاری نییە شەهامەتی نییە قنگ سەرمایەسی ئەڕوایدا دەنا ئەگەر کاورا ئەمە ئەحساسە دەرونی وایە و حەزی بکردایە بەدان و مفتیەیدا بۆچی وە پوڵەیدا چی ئەمە چەرخی اقتصادیە سەرمایە ماڵیە ئێوە ئەفەهمن داستانەکە چه شکلیە براکەم هاتکن مردمە ئێمە لە ژێر ناوە ئینسانیەت و پێشکەوت جیهان کەنە قندەر کاورا تەنیا سەرمایە بوو گەسوەقنی ئەڕوا لە باخە گشتی ئەیفرۆشیەوە پوڵ دەی بازاڕە داخڵی ئیتر جواو ناتۆ قندەر فرا ئەوێ قنکەر کەمە ئێشێ بڕۆ قنکەر لە کشوەرانی تر بێرن ئاواکەن و سەرزەمینی کوردەواری و حاڵیتانە کاکە بەم تاڵیەشێ بەحسی کە ئێمە واقعیەتە سەرزەمینە ئێمەش خەریکن وامان پێکەن وەڵا من ناخی وا و گەسە و جینەکان واسە و کاورا ڕۆحی واسە و حەز بە هاوڕە گەسخوازیەکە ئەی بۆ مفتی نایدا بۆ پوڵق نەدا وە کاورایە ژێم قسانە مەکە خانەوادە دانیشکە کورە کاول تو فاسد وگی تۆ خەریکی فعلەکە جێوەجێکەیژی پێم بێژە هاوڕە گەسخواز پێم بێژە کونی هاوڕە گەسخواز ئەوە ئومەتە ئێمە کە ئەول بووگە ئیستا کردیان و قرمقاڵ وڵا بنەماڵەی بارزانی چانەفتەکان گەرەکیانە بەهێز لێ بسێنەوە بنەماڵەی بارزانیە گەوات خودە هەیکەڵە دەوڵەتە عێراقیە حاڵیتانە لەگرا دەسەڵاتە کوردیە مەوجودی حاڵیتە ئەگەر تۆی دەمە قۆپان لە پێ بووگی تۆ نۆکەرە بارزانی پۆفیوز تۆ نۆکەرە پوڵی تۆ کورد نیەی ئینسانە کوردی یانی ئینسانە مخەیرە تاغیە یاغی لە بەرامبەرە نظامە ئینقیادە حیز تۆ فکرەکەی دەمەکەی تۆ وەکو من قسەکەی کوردی لە دەستبان ئەیسێننەوە کە ئەیسێنێتەوە سیستەمە دەوڵەتە عێراقی مەگە لە دەستە تۆ ئەو گەتایستە مەگە گزارشی لە تۆ کردگە تایستە ئەمە گشتی بازیە پوریان ڕژاندە ناوی دەستیان مردمە ئیسێشە کۆیکەنەوە بەهانەیان گەرەکە لەبەر خاترێوێ نەوێتۆ قیام لاوە دژمنی هەزۆکو دەوڵەتە عێراقی و بەشمان نادات و چانەفتەکانمانەوات و چی بکەین و ئێران دوژمنمانە و عێراق دوژمنمان و چی بکەین و مردمەکە حیز بوو کاورا 6 موچەی گرتگە 3 ملیۆن دیناری و مفت گرتگە ئیسەیتە قنیکاری نییە بیر لەوە کاتۆ قنی سەرمایەسی خواچی پێداگە قنی پێداگە پوڵەکە ئیستا ئەفامی کوێتیان مەوردە حەملە قەرارداگە تۆ خەوەرە نییە وەڵا ئەمانە لە دەست و ئەسێنن و ئەزمونونەکەمان ئەڕوا ئەزمونونەکەت هەر عێراقی و هەر ئێرانی و هەر تورکی و هەر سووری و ئەزمونونەکەت سیستەمە دەوڵەت و تۆ حاڵیتە نە سیستەمە دەوڵەتە کوردی نە دەوڵەتە ئازادە کوردی نە هێزە ئازادە ئومەتە کوردی نە دەوڵەتە کۆرپۆرێشنە یەهودی وا گەرەکێسی هاڕیاگ و حیز و دز و نۆکەر و فاسد دروست کاسواری ملی بێت ئەمە هەرەوەسە ئەها نەهرۆیان بۆت گەورە کردە نەهرۆ فەراخانەدا دەروێشە قنەر بێنە سلێمانی ئادێ بزانم کامە ئیرادەتان 4 ڕۆڵەی قارەمانی ئەم سەرزەمینە 4 ڕۆڵەی قارەمانی ئەم سەرزەمینە هەرچی دەروێشە قندەرە سپێوەنتانە جەمیەکاتەوە 4 سەرۆک عەشیرەت و ئێڵە حیز بە بزانی 6 دانە ڕۆڵەی ئینقلابی کۆتانەکاتەوە کۆڕە حیز تۆ ئەڕۆی قنە تەنگەکەی تۆ لەبەرەوەی خنگ بەی نەمبارزە بکەی مەرتی کەی فاسدە فاسۆریا خوار گەلە کۆمەتان کردگە لەم سەرزەمینەوە نابودمان کەن وا تاک بە تاکە ئەم ئومەتە حیزکەن وا جەوهەرە ئینسانیمان تێیان نەهێڵنەوە ئادرسمان بۆ دروستەکە شێخە حیز ڕەهبەرە گەوادە حیزبی پێشمەرگەی حیزە گەڵگەنیگە گەڵدەڵپنە بۆگەن حیزە گەوادە خۆفرۆش گەرەکیان و وامان پێ بکەن کە وایان پێکردین پەترۆ دۆڵارەکانە مەلا بەختیار و مەسعود بارزانی ژنانە کرماشان و هەمەدان و لۆڕستان و سەقز و سنە و ورمیان بە فەساد کێشاند بە فەسادیان کێشان دەمانە
لە ژێرە نزارەتە دەوڵەتە جوولەکە ناناوە کووردا تەحتە ناوە کورد بە ناوە کوردوایان پێمان کرد ئێستێشە گشتی بازیە ڕەوایەتە حکوومەتە حەلیم ئەگۆڕێت نەما ئیتر سابوون ڕاقی و بەرازیلێ پێ نادەن ئێشێ قمە سەرمایەتە بڕۆی بیدەی حاڵیت بوو عادەتە کرد ئەخلاقە نەما پیاوەتی نەما کەرامەتە نەما باواتە لەبیر چووە حب سەرزەمینە نەما سەروەریت لەبیر چووە گشتی بووە پوڵ لەم سەرزەمینە ئێمە پیاگ نیم متر باڵای خۆی بە پیاگەزانی ئیستە کاورای 2 متری لە چەپەڵەمەیەسی بۆ 1000 دینار پولمان نییە و بەڕاستی برزیمەوی دێ ئەمە کونی سەفەتیە ئەمە کەی پیاگە کەی ئینسانە کوردیە کەی ئینسانە کوردی بۆ پوڵە گریا ئەم هەیکەلتانە تەکسیرتان کرد تەسویر سازیتان کرد جەهانتان قەیرەواقعی کرد و لە شاشەی تلویزیونەکان حیز و گەوادینە 160 کاناڵی تلویزیونیتان دانیاگە هەزاران پەیجە فەیسبووکی و ئینستەگرامیتان دانیا ئومەتە کوردیتان فاسد کرد بێشەرەفینە ئینستەگرەکتانە سویچکەن حکایەتەکە بگۆڕن وڵایتر ئیعانە نادەین بایعی ئیتر نادەین شەش موچە نادەین فەساد بووگە و ژێرخانەکەمان کەسیف بوو شەش موچەمان ئەدا و لیستی شەش موچە کێ ئەیداتە دەرەوە منەی دەمە دەرەوە یا خۆتان ئەیدەنە دەرەوە بۆ ئەیدەنە دەرەوە کارکردە شەش موچە تەواو بوو شەش موچەتاندانە لەبەرەوەی خەڵکە ئێمە حەزی پێ بکەن شەش موچەتاندانە لەبەرەوەی کە هێز بێرن چون ئێوە خۆتان یەکێکی تر هاوردگنی یەکێکی تر لەوێ داتانی نیاگە یەکێکی تر ئەتان پارێزێت یەکێکی تر لەم مەردمە ئەتان پارێزێت بۆیە تۆ بەلاتۆ مهم نییە خەڵکی بە پارە کڕیوە نا خەڵکی بە پارە فاسد کردگە قودرەتی تەولید نەکردگە خۆ ڕۆڵەی تەولید نەکردگە خۆ حەیز و دزی دروست کردگە ئیستە 6 موچەی پێت ئەدا 4 موچەی پێت ئەداوە مفتی 500,000 پێت ئەدا 4 ڕۆژ ئەڕووی دەوامە ئەکرد ئیسە لێتی ئەسێنێتەوە چی بۆ ماگە ئەبرۆ قەیتانی کورە ڕۆڵەی ئێمە لە هەولێر و لە سلێمانی و لە دهۆک و زاخۆ ڕۆڵە بوو ڕۆڵەی گەرمیانی ڕۆڵە بوو ڕۆڵە دنیا لێی ئەترسیا ئیستا ئەبرۆ قەیتانیە قەزا لە ماڵەکەم ڕیشی ئەنکار دەکا و موو هەڵکێشەڵ یەکێشە ناسک بەژنەوەرێت بیر لە جەهانی دموکراسی و ڕەسکسی هاوڕەگەز خوازانەوە و نیاز ئەکات و ویستی جنسی ئەکا تێ هەڵدریاک کێ وای پێت کرد کێوای پێت کردوا ئەکەن بەم سەرزەمینە چونەم سەرزەمینە لە ناوە وجودە خۆیە نەیان هێشتای کەڵە کوردی دروست بێ دەوڵەتە کوردی دروست بێ و یارانە ڕاپەڕین ئێوە دەوڵەتە کوردین با بزانن ئێوە تەبەلور ئینسانە کوردین ئێوە هەیکەڵە ئینزمامیە دەوڵەتە کوردین با بزانن لە بەرامبەرم فەسادە بیوەسن کۆیکەنەوە ئەنا هەتایە کۆمانەکەنەوە ئەنا جوولەکە لە 1000 دەرگاوە وارد بووگە مشتێک گەواد و حیزە بنە جوولەکەی لە هەیکەلە جۆرا و جۆر و لەم سەرزەمینە خەریکە مانۆفرەدا داستان ئەمەسە لە پیاگی بمان خان بۆ نافەهمی داستان ئەوە نییە فاسۆلیا و پێ نەدەن داستان ئەوە نییە هەیکەلە بکوژن هەیکەلە ناکوژن ڕۆحت ئەکوژن پیاوەتی دەکوژن مەردانەگیت ئەکوژن ئینسانبوونت ئەکوژن ئەو کەنە کاوڕ ئەو کەنە گای خەسیاگ هێز ئەجوڵێنێ و هێز ئەجوڵێنێ و دەوڵەتی عێراقیتی و ئەزمونە قنەرەکەمان قنەرترەوێت و لە دەسمان ئەسێنن و لە دەسمان ناسێنن و موچە نایە کاورا و ئێزانەتێژە موچە نایە و کاوڵ بووین و دەوڵەت و کوردی نەما نا حەیزە گەواد ئەو موچە وا حیستی کرد نایە دیتر ئەوە وا حیستی کرد کردی گەواد و کونی ئیتر نایێت هەر دقیقەن وەختی دایان پێت پرسیارە نەکرد بۆ 3 موچەم پێدای حیزە گەواد پرسیارە نەکرد تا بەم حیزیە بتکردن ئەها چیان پێت کرد ئەها ئیستا پێتی نادەن بۆ لەبەر ئەوەی بیر لەوەکەی تۆ بزانی ئاخرین سەرمایە و چییە قمتە داینێشە داینی تاڵە داستانەکە ئەمە قسەی حکوومەتە کوردی حاڵیتە و ئێمە دانە بەدانەی گەوادینەکە لەما خەریکن هاوکاری ئەەکەن تا فەخر لە ئینسانە کوردی بسێنن تا شکۆ لە ئینسانە کوردی بسێنن لەگەڵیانە بەرخۆر دەکەین جامی کە لەم سناریۆمە گشتی بازیە هەر گەوادی چهرەیە بێ بە تەلەڤیزیۆنی گەوادە دەسە نظامە جوولەکە زواگەرێکێکی ئومەتە کوردی فاسد و گەواد کات ئەمە گەشتی بازیە دەوڵەتە عێراقی دەوڵەتە تورکی جەندرمەی تورکی هاورگە کۆڕە حەیز
تۆ خۆت جاندەرمەی تورکیت، تۆ خۆت دەوڵەتە عێراقیت، تۆ خۆت دەوڵەتە ئێرانیت، تۆ خۆت هەیکەلە جوولەکەی پۆفیوز. ئێوە واتان کردگە ئیسە بازیە حملەکە بینە نەفتەکان نەگرێتەوە، نابینە نەفتەکان ناگرێتەوە، نا قەرارە ئەو موچەوە حیستانی کردێتانی بسێنەوە. داستانە جەدید و ڕەوایەت جەدید تێت. دەوڵەتە ئێرانی بە حکایەت جەدید و ئەقمارەکانی ئەگۆڕێت. ئێمە چی بە وجودتێن؟ فاحشەکانت جیهان، نابوودەکانە جیهان قەشەنگ جوولەکە سوارە ملمانەوێت، سەرزەمینە مەعودە قەشەنگ دروست ئەکا و لێو دوان متەوەلوری ئەکات و نیشانیەدا. دە ئێرادە ماگە لە بەرامبەریا بێشێ تۆ هاوارەکەی لە جوولەکەی جیهانیێژی توخوا بکەر بێرە سەرزەمینمان. عەرزەی فرەست تەقازای کەمە، بێرە بۆمان بێرە. توریستە مۆغۆلی و توریستە ڕووسی و توریستە ئینگلیسی و توریستە ئەمریکایی و توریستە عەرەبمان بۆ بێرە، عەرزەیە قنگمان فرەست تەقازا کەمە. با نرخمان بڕاتە سەر و بازرگانی جیهانیە و خاس ئەوێت. ئەمە و داستانە سەخەریکن تاقیبیەکەن با بزانن و با بزانن یارانە ڕاپەڕینە کوردەوارە سەربەخۆ هەروەکو ئێمە ئاماژەمان پێکرد ئێوە هەیکەلە دەوڵەتە کوردین و ئێشە ئەم هەیکەلە تەکسیریکەن و ئێمە دەوڵەتە کوردی ئەگەڕێنینەوە و حقیقەتە تاریخیم دەوڵەتە ئەگەڕێنینەوە. با بزانن ئەوانەتانە خیانەت ئەکا بەم کیانە کوردیە، با بزانن محاسبە ئەکرێن و تێغە بڕای دەوڵەتە کوردی ملە گەواتانە پەڕێنێت و نەزانیتە لە ژێرە ناوە ئەوەی کە مەجبور بووم و فەرمانیان پێم دا و دەسە بێ دەسەڵات و خەوەرم نەبوو، خیانەتم کرد و ئەیان کوشتم. ئێمە خراوتر لە ئەو ئەتان تۆپێنین. ئێمە بنە ئێوە نابود ئەکەین تا تخمە فەساد لەم سەرزەمینە کۆکەینەوە و کۆیەکەینەوە. دەوڵەتە کوردی منم وا زوانی دەرهاوردگە، یارانە ئێمە سوا مەچەکیان داگەسە سەرەوە، حتا من بنەڕێنم و ئەم دەوڵەتە مابێت و ئەم ئیدە مابێت و ئەم مەتنە مابێت. جوولەکەی جەهانی با بزانێ سەرزەمینە کوردەوار قابل فەتح نییە و نابوو نابێت. و ئێمە نایەڵین ئێوە ئەم بەرنامانە بووەنە بەرەوە. جا گەوادەکانە بنەماڵەی بارزانی و تاڵەبانی بزانن حتا زیاتر ئەڕۆنە بەرەوە بنە گەواد حکمە مەرگە نەسڵ لە دوای نەسڵە خۆتان سادر دەکەن وا بە بنەماڵەوە ئەینە خاندانە ڕۆمانۆفتان پێ ئەەکەین. با بزانن حتا ئەم قەونۆ حتا قوڵتر ئەڕۆن لەم فەسادە بنبڕکردنە خۆتان مسەوگەرترەکەن. شاید ئەوسا ڕەحمان بکردایە بە مناڵتان، وەلێ ئەمڕۆ خەریکن کارێک ئەکەن بە مناڵەکەیشتان وا بۆ گەنە ژنە جوولەکەی ئەوەی وا پێوە ناوێ ڕەحم بکرێت و نایکەین. لایەوە خۆش.